دێنە سەر مەرجەکانی زەکات. یەکەم مەرجەکانی زەکات دەر، ئەو کەسی کە زەکاتەدا مەرجە چوار سیفەتی تیاوێ. یەکەم مسلمانێتی، دووەم باڵغ و ژیرێتی، باڵغ بوون لە نێرینەیە یانەوە تەمەنی بۆ بە 15 ساڵ، یان مووی بەری هاتوو عیبنەوێ، یان دەنگی گڕ بۆ سیمای باڵغ بوونی پێوە دیارە. لە ئافرەتیشە کە کەوتە سووڕی مانگانەوە معلوم بێ ینی باڵغ بوو. کەوابوو لەسەر مناڵ ئەگەر پارەشی هەبێ لەسەر مناڵ جارێ ئەوە قسە ئیختلافێکی لەسەرەکە ئایا زەکاتەکە پارەی زەکاتی لێ درێیان لەسەر و سامانی ئەگەر هەیە. وهروەها ژیرێتی شێتێک تەبعاً چکە پارەی خۆشی نادرێتەوە دەستی تاکو داوای زەکاتی لێ بکەین. مەرجی یەکەم مسلمانێتیە، مەرجی دووەم باڵغ و ژیرێتیە، مەرجی سێم سەربەستی خۆیەتی چکەوە بوو کۆی لە نابێ، کۆی لە پارەی نییە گەر هەشی بوو زەکات نادا. چوارەم نیەتی زەکاتدانی هەبێ، چکە تۆ پارەیەکت داوە بەڵێ زەکاتەکە حساب کردو بۆ نمونە، بەڵام ڕۆژە لەتۆ بۆ نمونە با بڵێن 5,000 کڕۆن زەکاتە ئەبێ بیدەی، بەڵام تۆ ڕۆژێک لە مزگەوت پاریان کۆکردە 100 کڕۆنت داوە، لە هۆشتا نییە، لە نیەتتا نەبوو ئەم 100 کڕۆنە لە 5,000ەکە کەم کەیتەوە، لەبەر ئەمان هەر خێر و سەدەقەیەکە، بۆیە نیەتی زەکاتەکەش ضروری. ئەمە مەرجەکانی یەکەمی هی زەکات دەرەکە مسلمانێتی و باڵغ و ژیرێتی سەربەستی نیەتی زەکاتدان. دووەم مەرجەکانی سامانی زەکاتەکە. سامانی زەکاتەکەش 5 مەرجی هەیە. یەکەم مڵکی تەواوی خاوەنەکەی بێ، ناشەیەکێک پارەی لای جەنابت داناوە تۆ زەکاتی بدەی، چونکە تۆ نازانی ئەو پارەی تریشی هەیە احتیمالە هەمووی پێکەوت کرد بێت و دابێتی زەکاتەکەی. دووهەم لەو جۆرە سامانانە بێ کە گەشە و نەشونماکە، ینی مەسەلەن پارەیە زێڕە زیوە، هەروەها دانەوێڵەیە حاصڵاتەوە، حاصڵ زۆر لەو شتانی کە عولەما باسییان کرد. تیشتی تیجارەتیە. سێهەم گەیشتوێتە بڕی نیساب. بڕی نیساب یعنی بتوانی 85 غرام زێڕی پێ بکڕی، ئیتر ئەگەر بە پارەی هەتە یا 85 غرام زێڕە یان تەڵان ئەگەر لە زیو بوو زیاترە، یان دوکانە کوتاڵ و شتیوا قماشت هەیە، یان هەر شتێکی ترە، یا تەکسی و کاروباری پێکردو جگە لە پارەی کە تەکسی و مەسروفەکە ئەو پارەی کە دانراوە هەیە، یا خانوویەکت هەیە داوتە بە کرێکەی زۆر بۆ گەیشتۆتە ئەوەی کە 85 غرامی پێ بکڕێ، تۆ ئەو کاتە بێ زەکاتی لێ دەرکەی. ئەمە پێوترێ نیساب. ساڵێکی کۆچی بەسەرا تێپەڕ بوو بێ، ئەنی 555 ڕۆژ یان 556 ڕۆژ عادەتەن کە 10 ڕۆژی لە ساڵی ترکەمتر. پێنجەم لە پێداویستی خاوەنەکەی زیاد بێ، نەک تۆ بۆ خۆت زەکاتەکەەوە ڕەمەزان لە مانگی 5 دێتەوە پێشێ، تۆ ئێستا محتاجیت بە پارەکە هەبێ بەڵێ نیسابی هەیە و نزیکەوە ساڵێکی بەسەرا تێپەڕێ، بەڵام تۆ خۆت محتاجی بی، ئەو کاتە محتاجەکەی خۆت مەسەرەن بۆ سەفەرە، بۆ حەجە، بۆ خان و دروستکردنە، بۆ مەسروفی ماڵ و مناڵتە، بۆ هەر شتێک کە هەتە ئەو بە پێداویستی حسابەکرێت. کەوابوو مەرجی سامانی زەکاتیشەوەی مڵکی تەواوی خاوەنەکەی بێ، لەو جۆرە سامانانە بێ کە گەشە و نەشون ماکە، گەیشتوێتە بڕی نیساب، یعنی ئەو زۆری کە زەکاتی لە دەرەچێ، ساڵێکی کۆچی بەسەرا تێپەڕ بوو بێ، لە پێداویستی خاوەنەکەی زیاتر بێ.